زاهي بخوي من هاتوا يعني نحواتوا نفس على داين شو جيتي والله ما ناحي نبو بوني رويشون ناتات لا پرۆژەی نیشتە زێبوونی ناودارانی لەکوێیە ئەم پرۆژەیە ئاوڕۆیەکی بەسەرەوەیە کە بەشێکی زۆری ماڵەکانی هەراسان کردەوە خۆیان دەڵێن بە تایبەتر لە کاتی شەواندا کە بۆن و بەرامێکی یەکجار زۆر دەخا بەسەر ئەو ماڵانەدا قسە لەگەڵ بەشە لێ دانیشتوانی ئەم گەڕەکە دەکەین بزانین بارودۆخی ئەن چۆنە و چی هەیە مام کەفی با لە تۆ دەست پێکەین سەرەتا پێم بڵێ دۆختان چۆنە لەگەڵ ئەم ئاوڕۆیکەوە لە پشتمانەوە دەردەکەوێت وڵی دۆخەکەمان خراپە یعنی خاصن بە شەوان ئێستا من بردێمان پێ بەڕاستی ناتوانین هەموو دەیم بەردەکەی پێکەین خاصن کە شەو داهات خەرک لە باتیەوەی کە بۆنی خۆش وەگری ئێمە ئەو بۆنە پیسی ئەو زێرابە ئێرە وەردەگرین ئەوە چەندەها ساڵە هەبەتەمان ساشکەن هەر بە قسەی و هیچ کەس نییە یعنی بڕیارەکە دەیدەن و دوای پاشگەز دەبنەوە نازانم چێ بەڕاستی لە چ کاتێک زۆر ئەم بۆنە هەراسانتان دەکات وەڵڵاهی لە کاتی شەوان بە زۆری لە کاتی شەوان دەمە ئیزعاجم بەڕاستی ئێمە لێر ڕاوەستاین ئەوە ئێمان لەو دەفتە بەنداوەکی چاک کەی کە پڕ بوو ئەو زێرابە بەڕاستی زێرابەکە تەسکە زۆر گچکەیە ئەو ئاوەی کە دێ لە ناو شاریەوە بەرەو ئێرە دێ ئەو کونجانە هەری ناگری کونجەکە گچکەیە تقریبەن 90 سانتیم هەر مەترێک ئەو پەڕی دوو کونجە بەرام لە تەنیژێک دانراین کە هەری نەگرن نائیلاج سەر دەکەوی ئێستا دێ بەرەو ناو ئەو بەدەنیکە ناو خانەکان بلاني إنسان كاك ولا بزام بخوي بابت بزام شلون دحويته وكذا أول زمان خاصة أول زمان هو أول زي أو بريش هذا هم تقريبا شز ما حفتا ماله بأود سيريزا التأثير هي بهم نودانا كسيصل خانوة بلام زاد التأثير أو شز حفتا ماله سو بونا كزيادة شو بو أو هايدي قالت زاهي بخوي من هاتوا يعني نحواتوا نفس على داين شو جيتي والله ما ناحي نبو بوني رويشون ناتات ڕاستی شەوان هیچ وەزعما باش نییە بۆنی ئەو زێرابە زۆر پیسە هیچ حەوانەمان نیە مندارەکانمان بەڕاستی بێزار بووینە بەخۆمان بێزار بووینە بەڕاستی وەزعی زۆر ناخۆشە بۆن زێرابەکی زۆر پیسی لێ دێتن هەراسانی کردوینە کە ئەوم بەردەی پێ دەکەن هیچ حەوانێک لەو ژوورە نییە بەڕاستی زۆر بێزارین ئەوجە داواکارین بەڕاستی کێشەی ئەو زێرابەمان لۆ بکەن هەتا بڵێ یعنی بەڕاستی بێزارین ئێوە شەوان بەم گەرمایە زاروها دەوترێت جیرانەکان دەڵێن زۆر زار ناچاری موبەردەکانمان بکوژنەوە ئەمەتان بەسەراتەوە بەڵێ براکەم زۆربەی شەوان بەردەکان دەگوژێنەوە بەهۆی ئەو بۆنە پیسەوە هەموو تووشی ڤایرۆس و نەخۆشی بووینە بەڕاستی یعنی هەتا بڵێ بۆنێکی بێزارکەر و پیس و ناخۆشە منداڵەکانمان هەستی پێ دەکەن بە خۆمان هەستی پێ دەکەین زۆر ناخۆشە بۆنەچی بەڕاستی بێزاری هەر لەسەر ئەم بابەتی ئەمان باسییان کرد من پەیوەندیم بە محەممەد میرحاج سەرۆکی شارەوانی کوێ کرد ئەو پێڕاگەاندم کە ئەمە پەیوەندی بە دایرەی ئاوڕۆ هەیە کە دایرەی ئاوڕۆ لە کوێدا بوونی نییە وتی دایری ئاوڕۆ هەیە ئاو هەیە بەڵام ئاوڕۆ بوونی نییە ئەمە بۆیە ڕاستەوخۆ پەیوەنددارە بە هەولێرەوە دەبێت ئەوان بەدەم ئەم داوایە و چارەسەرکردنی ئەم گرفتەوە بێت.